مەرجی حاجی ئۆمەران یەکێکە لەو دەواازە سنووریانەی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران. ساڵانە لە قەزای چۆمان و لە ڕێگای ئەو مەرجەوە سەدان جۆری کاڵا و کەلوپەلی ئێرانی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. یعنی لە چاو ساڵانی پێشتر چاو 2 ساڵ و 3 ساڵ بەر لە ئێستا جوڵەی بازرگانەی تقریبان بە ڕێژەی 160 تاوەکو 180 زیادی کرد. سۆران ئیسماعیل یەکێکە لەو بازرگانانەی لە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کار دەکات و باس لە ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکە دەکات و ئەو پێی وایە پێچەوانەی پێشبینیەکان دابەزینی بەهایدراوی ئێرانی وای کردووە جوڵەی بازرگانی لە مەرجی حاجی ئۆمەران زیاد بکات. بێگومان هەر گەماڕەوێکی ئابووری کە ئەخرێتە سەر هەر وڵاتێک بە شێوەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ کاریگەری ئەبی لەسەر جوڵەی بازرگانی لەگەڵ ئەو گەمارە و ئابوووریانەی کە خراوەتە سەر کۆماری ئیسلامی ئێران وای کردە نرخی تومەن دابەزێت بەهۆی دابەزینی نرخی تومەنەوە جوڵەی بازرگانی تقریبان بە ڕێژەی 160 زیادی کردیا. ئەگەرچی بەهای دراوی ئێرانی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە بەڵام لە هەمان کاتدا نرخی کەلوپەلی ئێرانی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دابەزینی بەخۆیەوە نەبینیوە. نەوزاد گەزنەیی یەکێکە لەو بازرگانانەی مافوری ئێرانی هاوردەی قەزای سۆران دەکات هۆکاری هەرزان نەبوونی کاڵا و شتومەچی ئێرانی بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان لە ناو وڵاتی ئێران دەگەڕێنێتەوە. ئاخر لە بەرامبەردا تومەن کە ئەرزان دەبی فەرش و ئەو موادەی کە لە ئێرانی ئاوردە ئەکرێت لەوێ ڕاگرانە بێت لەوێ ڕاگرانە بێت و ئەمەش هەر حینەن هەمان خێری بەرامبەر ینی وەچی خۆی لێ دێتەوە. ئەگەر ئەرزان بێ یاگران بێ بۆمە فەرق ناکە لە بازار ئێرە فرۆشتنەکەی هەمان نرخە. ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی لە مەرجی حاجی ئۆمەران بە بڕی 11 ملیار دینار لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان دەکرێت. زۆربەی ئەو کەلوپەلانەش هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن کاڵای پیشەسازی و بیناسازین. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.